ناردنی کورسەنامە بە مەبەستی ڕێگریکردن لە بەرەوپێشچوونی شۆڕشی ژینە نیشانەی ئەو پەڕی داماوی ڕەژیمە. ڕەوتی لاینگری سەپاندنی حیجابی زۆرەملێ بەسەر ژنان و بێگومان کۆمەڵگادا لە سەرەتای خاکە لێوەوە دەستی بە هەندێک هەنگاوی سەرکوتگەرانەی زیاتر کردووە. ئەم کۆنەپەرستە شکست خواردووانە بە ناردنی کورسەنامەی حیجاب، دانانی کامێرای چاودێری و بەکارهێنانی هەڵشاد بۆ وێنەگرتن هەوڵ دەدەن وەرەی پاشماوەی هێزەکانیان بەرز بکەنەوە. بە گوێرەی هەندێک لە ڕۆژنامەکان ستادی ئەمرێ بمعروف و نەهی لە مونکەر وێ ڕای هەندێک نوێنەری سەر بە کەمینەکانی پەرلەمان دەستیان لە ناردنی ئەم کورسەنامانەدا هەیە. وا پێدەچێت کە ئەوانە سەر بە بەرەی پایداری بن. حەجابی زۆرەملێ لە ئێران کە لە ساڵی 1358ەوە بەرەبەرە چووە بواری جێبەجێکردنەوە و ساڵی 1363 بە فەرمی بوو بە یاسا، بووە بە یەکێک لە چەوەرە سەرەکیەکانی خەباتی ژنان و پیاوانی یەکسانی خواست بۆ بەدەستهێنانی ئازادی، دابینکردنی دیموکراسی و دروستکردنی سیستمێکی مرۆڤتەوەر. خەبات لە دژی ئەو یاسایە بووە بە هێمای بەرەنگاری بەرامبەر بە کۆنتڕۆڵی دەوڵەت بەسەر ژنانی هاوڵاتی و ئازادی جلوبەرگ، تەنها یەکێکە لە لایەنەکانی ئەم بەرەوڕووبوونەوە بەرینە لەگەڵ کۆنەپەرستی ئیسلامی، سەرمایە و کتوبەندەکانی. دوای شۆڕشی 1357 حیجاب وەک یەکێک لە سیاسەتە ئیدۆلۆژیکەکانی نیزامی کۆماری ئیسلامی هاتاڕاوە. لە سەرەتادا ژنانی بێحەجاب لە چوونە ناو ئیدارە دەوڵەتیەکان مەنکران و ساڵی 1363 با پەسەندکردنی یاسای سزادانی ئیسلامی پابەند نەبوون بە حیجاب سزای نەختینە، قامچی و زیندانی لەخۆ گرت. خۆڕاگری بەرامبەر بەو یاسایە و هێرشی مەئموران و بەکرێگیراوان بۆ سەر ژنان و پیاوانی پشتیوانیان لەو کاتەوە کەم و زۆر بەرزەوان بووە. ئاست و بەرفراوانی خۆڕاگری ژنان و پیاوانی ئازادی خواز ڕژیمی ئیدۆلۆژیکی تووشی داماوی و سەرلێشێواوی کرد و ڕێخستنی گەشتی بەدناوی ئەرشاد لە ساڵی 1358 بەرهەمی ئەم سەرلێشێواویە بوو. چڕبوونەوەی هەنگاوە سەرکوتگەریەکانی کاربەدەستانی ڕژیم لە گەشتی ئەرشاددا بووە هۆی ئەوەی ژنان خۆڕاگری خۆیان بە شێوازی کەم حیجابی تێکەڵچوون لەگەڵ مەئموران، خۆبواردن لە سواربوونی وەنەکان، هاوارکردن و یارمەتی خواستن دەرببڕن. ئەم کێشمەکێشانە بەردەوام بوون تا ویدا موحید ڕۆژێک بەر لە ئاخێزی ناڕزایەتی کرێکاران و پراوێزنشینان لە بەفرانباری 96 سەرپۆشێکی سپی بەدارێکدا کرد و لەسەر بەرزایەک ڕاوەستا و بووە هۆی لەجایکبوونی کەمپەینی کچانی شەقامی شۆڕش. کەمپەینی چوارشەمە سپیەکان 1397-98 شوێنی کەمپەینەکەی پێشتری گرتەوە. لەو بزوسنەوەیەدا ژنان بە پۆشینی جلوبەرگی سپی و بڵاوکردنەوەی وێنەی بێحیجاب خوازیاری لابردنی حیجابی زۆرەملێ بوون. ساڵی 1396 ئاخێزی جەماوەری خەزەڵوار بە دروشمی ئیسلاح تەلەب ئوسولگەرە ئەیتر تەواو مەجارە قۆناغی خەباتی پێشخۆی بۆ ئاستێکی نوێ بەرز کردەوە. لە درێژێ ئەو خەباتەدا ژنان و پیاوانی یەکسانی خواست و دوو ئاخێزی 96 و 98 دوای گیان لەدەستانی ژینا مەحسا ئەمینی بەدەستی فەرماندە و مەئمورانی گەشتی ئەرشاد خەرمانانی 1401 ئاخێزی شۆڕەژگێرانەی ژن ژیان ئازادی لەدایک بوو. ئەم ئاخێزە مێژوویە کۆی سیستمی حکوومەتی ئیسلامی سەرمایە و لە نێوانیاندا پیاوسالاری جێگیر لە نەریتی ئیدۆلۆژی ڕژیمی بردە ژێر پرسیار. لە سەرەمبەستێنە ژیان لە دروشمی ژن ژیان ئازادیدا بەهرەمەندبوون لە خۆشگوزەرانی گشتی کۆمەڵگای کردووەتە ئامانج. کاتێک ژیان لە تەنی ژن وەک بزوێنەری خەبات لە دژی ئەپارتایتی ڕەگەزی و ئازادی واتە ڕزگاری مرۆڤ لە کتوبەندی سەرکوتدا دەنرێت، زەمینەی پەیوەندی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نان فراهەم دەکات. ڕاپەڕینی شۆڕەژگەرانەی ژینا خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نانی لە یەک هەڵپێکاوە.
کاتێک شۆڕش کاری جەماوەرە بەرەو پێشبردنیشی ئەرکی سەرشانی زۆربەی هەرە زۆری کۆمەڵگایە. کۆمەڵگا بەسەر چین و توێژی جیاوازە دابش دەبێت و هەر چین و توێژێک لەناو ئەم بزوسنەوانەدا خواست و ویستی جیاوازیان هێناوەتە گۆڕێ. هەر بۆیە ئێستا شاهدی پڕبوونەوەی کەلێنی خواستی ئازادی خوازانە و مەدەنی بە خواستی یەکسانی خوازانە و کۆمەڵایەتین. دەستکەوتی مێژ و سازی شکستانی یاسای حەجاب لە درێژەی ئەو خەباتانەدا بەدەست هاتووە. ئێستا ژنان وەک پێشەنگ و ئاڵا هەڵگرانی خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی، ئیعدام، هەژاری و جنایەتی ئیسلامی و جێگرتنەوەی با حکوومەتێکی کە تیادا ژیانی کرێکاران و زەحمەتکێشان مسۆگەر بێت، ئاخێزی شۆڕەژگێرانی ژینا لە ناخی کۆمەڵگادا بەرەو پێش دەبن. لە بەرامبەر شەپۆلی بەرین و بەردەوامی ژنجیان ئازادی کە لە ناخی ژیانەوە بەرەو دروستکردنی کەشێکی شۆڕەژگێرانە لە کۆمەڵگادا هەنگاو دەنێت، کورتەنامەی حیجاب، دانانی کامێرای چاودێری و بەکارهێنانی هێڵشاد بۆ وێنەگرتن لە هاوڵاتیان وەک پوشی بەربایکی بەهێز وایە و ئێرادە بۆ درێژەدان بە بەردەوامبوون لەسەر ئەو خەباتە پچەوتر دەکات.